وێنەیەکتان پیشان دەدەم ئێوە ئەوتان بە گەنجتر بینیوە. ئەمە دوایین وێنەی سەلاحەددین دەمیرتاشە لە زیندان. باشاک دەمیرتاشی هاوسەری سەلاحەددین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووتری هەدەپە وێنەیەکی نوێی هاوسەرەکەی لە هەژماری تایبەتی خۆی لە ئینستاگرام بڵاو کردەوە ئەمڕۆ. باشاک خانم لە ژێر وێنەکە نووسیویەتی سەرۆک خەندە لەسەر لێوانت نەبڕێ. هێمایەکی سەرکەوتن و دڵێکیشی لە تەنیشت نووسینەکەی داناوە بۆ مێردەکەی. لە پاڵ ئەو وێنە تازەیەی وێنەیەکی 9 ساڵ بەر لە ئێستاشی لەگەڵ بڵاو کردوتەوە کە یەکەم ساڵی زیندانی بوو. ئەوە وێنەکەیە کە ئەمڕۆ بڵاو بۆتەوە. وەک لە وێنەکەدا دەردەکەوێت دەمیرتاش چاکەت و پانتۆڵ و بە یەلەگێکی ڕەساسی خەتخەتی لەبەرە لەگەڵ کراسێکی شینی یەخە ئەمریکی و پێدەکەنێت. دەمیرتاش لە وێنەکە قیت و قۆز و ڕووخۆش و کەیف ساز دەردەکەوێت. سەلاحەددین دەمیرتاش لە ڕۆژی 4 کانونی یەکەمی 2016 دەست بەسەر کرا و 9 ساڵە لە زیندانە. ساڵی ڕابردوو دوای 8 ساڵ زیندانیکردنی دوای 84 دانیشتنی پرۆسەی دادگاییکردنی لە دۆسیەی کۆبانێ دەستەی دادوەران سەلاحەددین دەمیرتاشیان بە 42 ساڵ زیندانیکردن سزادا.